ڕازاندنەوەی هەولێر باڵای تورکیا بە بۆنەی سەردانی ئەردۆغان ناڕەزایەتی توندی بە دوای خۆی داهێنا. ئەگەر هەیە کێشە بۆ هاتنی موچە لە بەغداوە دروست بێت، بەغدا داوای 913 ملیار دینار داهاتی ناوەخۆ لە هەرێم دەکات. یەکەم هەنگاوی سوپای تورکیا دوای هاتنی ئەردۆغان بۆ بەغدا و هەولێر ئاشکرا دەبێت. سڵاوتان لێبێ لە ئەستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ناڕەزایەتیەکان دژ بە ڕازاندنەوەی قەڵای هەولێر و شەقامەکانی باڵای تورکیا بۆ کۆمەڵایەتیەکانی تەنیوە و هاوڵاتیان ڕخنەی تون لە حکوومەت یەرێم دەگرن و پێیان وایە ئەو جۆرە لە پێشوازی لە سەرۆک کۆماری تورکیا لێدانە لەشکۆی کورد. شەوی ڕابردوو دوا بە دوای بڵاوبوونەوەی وێنەی قەڵای هەولێر کە باڵای تورکیا ڕازاندرا بوویەوە وەک ئاماژەیەک بۆ پێشوازیکردن لە سەردانەکەی ئەمڕۆی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ هەولێر ناڕەزایەتی فراوانی لێکەوتەوە. تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕبووە لە ناڕەزایەتی هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و سیاسەتمەداران و چالاکوان و توێژە جیاوازەکان بە شێوەی جیاواز ڕخنەیتون لەو شێوازە لە پێشوازی لە سەرۆک کۆماری تورکیا دەگرن. وەزارەتی دارایی عێراق بە نووسراوێکی فەرمی داوای داهاتی ناوەخۆی دوو مانگی ڕابردووی لە هەرێمی کوردستان دەکات. سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند وەزارەتی دارایی عێراق داوا دەکات حکوومەت یەرێم داهاتی ناوەخۆی مانگی 1 و 2 ئەمساڵ کە 913 ملیار دینارە ڕەوانەی بەغدا بکات. ناوبراوتیشی وەزارەتی دارایی ئیتیحادی دەڵێت وەزارەتی دارایی هەرێم نووسراوی فەرمی بۆ ناردوین کە داهاتی ناوەخۆی مانگی 1 و 2 ئەمساڵ 913 ملیار دینارە. بۆیە داوا دەکەین ئەو داهاتی ناوەخۆی ڕادەست بکەن. جێی باسە ئەگەر حکوومەت یەرێم ئامادە نەبێت وەک ئەوەی لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتووە داهاتی ناوخۆ ڕادەستی بەغدا بکات، ئەوە حکوومەتی عێراق چیتر موچەی فەرمانبەرانی هەرێم نانێرێت. ڕۆژنامەی حوڕیەتی تورکی ئەمڕۆ دووشەمە بڵاوی کردەوە لە پاش سەردانەکەی ئەردۆغان سوپای تورکیا هێرشێکی بەرفراوانی وشکانی بۆ سەرپێگەکانی گەریلا لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. هاوکات باسی لەوەش کردووە تورکیا دەیەوێت بە قوڵایی 40 کیلۆمەتر ڕێڕەوێکی ئەمنی لەگەڵ عێراق دروست بکات کە بە درێژایی سنوورەکانیشی لەگەڵ عێراق دەگاتە 378 کیلۆمەتر. ڕۆژنامەی حوڕیەت دەوەشی ئاشکرا کردووە ئەم هاوینە سوپای وڵاتەکەی کۆتایی بەبوونی گەریلا لە عێراق دەیەنێت، ئەوەش بە هەماهەنگی لەگەڵ بەغدا و هەرێمی کوردستان و حەشدی شعبی. جێی باسە تا ئێستا بەغدا هیچ ئامادەیەکی دەرنەبڕیوە لەوەی هاوکاری تورکیا بکات، بەڵام ئەگەری ئەوە هەیە دەسەڵاتی هەولێر هاوکاری سوپای تورکیا لە پرۆسەکەدا بکات. ستاندەر میزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.